کاکەوەلیت لەگەڵ کاک جەنیهێرە ڕۆژانە چی شتێک بڕیارەیە و بە بەرهەمانی کە بۆ ئێمە هەڵەبژێرن هەنی بڕیار لە چیە دەن کەی بڕیارە دەن سەرتا بایتان باش ئەستا خۆش دێ هەڵبەتە تەوەرەکانتان زۆر نایە بە ڕۆژانە لەگەڵەوەشە ئەو خەندە جوانی هەردوو بەڕێستان ئەوەی کە جوانتری ئەکات سواز بۆ تەوەرەکەتان جاجار تۆ ڕەش دەکەین ئاساییە ئەگەر تووڕە ئەو من و دانەخان ڕێککەوتین کە پاسپۆرتەکەت هەر بشارینەوە جارێ پێش هەموو شتێت ڕاستەکەی سەبارەت بە ئاوازەکان زۆر جا گفتوگۆمانە بێ ڕۆژانە با بڵین لە کاتی دەوامە ئەوش لە کاتی دەوامە سێگەی مەزجێک بۆ یەکەکەین زنجیرێک ئاواز دیاریەکەین کە کامیان هەڵبژێرین ڕاینا نەکرێ ئەو بە ئایدیای خۆی بە خەیاڵی خۆی لە ماڵەوە بە پیانۆ ئینترۆیەک پێشەکیەک بۆ موزیکە حازرەکات ئەنجا ڕایەنان لەسەر جۆری ڕیتمەکەی جۆری مەقامەکەی چی بکەین چی نەکەین جا ئەو ڕۆژانی کە بۆ کورساتمانەیە تۆزە زووتری ئێمە پێش ئێوەین بۆ ئێرە ڕایەنانەکەین لێرە تێستێکەکەین بۆی بزانین پێشەکیەکەی چۆن بێ یاخود لە ناوەندی موزیکەکە چی بکەین یاخود لە کۆتایی موزیکە چی بکەین بەدەر لەوەی کە پێش ڕۆژە یا دوو ڕۆژ گۆرانەکانمان یاخود ئاوازەکانمان دیاری کردووە کە چی دەبین باشە ئەزانین پرۆگرامەکە بەیانیانە بگومان ڕەنگە پێشکەشکردنی میوزیکیش کات و ساتی خۆی هەبێ بۆ نمونە ئێوە لە بەیانیانە زیاتر فۆکسەکەنە چ جۆرە میوزیکێتانێت چی پێشکەشی ئێمە و بینەران بکەن ئەگەر بینە سەر جۆری موزیک ئەبێ بینە سەر جۆری مەقام مەقام وشەیەکی عەرەبیە بەداخەوە ئێمە توانین بڵێن شێوە ئاواز واتە هیچ ئەوم خۆم ناویم لێناوە بەڕاستی شێوە ئاواز ئاوازێکی ناتەواوە واتە هیچ ڕیتمێکی نییە بۆ بە ئازادانە ئەخوێنرێت بینە سەر جۆری شێوە ئاوازەکە ئەو شێوە ئاوازانە یاخود ئەو مەقامانەی کە گونجاون بۆ بەیانیان مەقامی عەجەمە مەقامی کوردە نەهاوەند هەندێک جار ئەم جۆرە ڕەنگانە گونجاون بۆ کەشی بەیانی ئەنجا دیاری ئەەکەین کە کام هونەرمەند کام ئاوازە سێرەکەی زیاتر پشکی مامۆسای عەزیزمان مامۆستا مەزەری خالقی بەرەکەوێت لە بەروی ئاوازەکانی هەمیشە هێمای ڕۆژێکی نوێن هێمای بژانەوەن هێمای بەهارین زۆر جوانن تایبەتن کە بەوەی کە ڕۆژێکی نوێت بۆ بکەیتەوە بۆیە زۆر جار ڕوو لەواکەین یان دێجار سێرەکەی مامۆستا بڵمە خاڵی خۆش بۆ عەباسی کەمەندی یاخود محەممەدی ماملێ چەند گۆرانیەکی عەلی مەدان چەند گۆرانیە عوسمان عەلی چەند گۆرانیەک ئەمانە دیاری کراون کە لە بەیانیە ئەتوانی پێشکەشیکەیت مۆرکێکی بەیانیان وەرگرتو بەڵێ بێگومانی ئەو شێوە ئاوازی کە تۆڵی یان مەقام بۆ زیاتر لە گۆرانیەکە هەستەکەی ئەوە لە دڵتەیە بۆ مەقامەکە لە دڵتەیە نی ئاوازەکە خۆی زۆر بە سەیرەکەی کە مەقامەکەی لەگەڵایەت کاریگەرێکی زیاتر بە کوردی ئەو گریانێ ئێستا لە ئەوروپا کاگاری ئەوەتە جەنابەت کە سەردانی وڵاتی ئەڵمانیا کرد وەکو نمونەیەک ئەڵمانیا باسەکەی منیش ساڵانێک لێوێ بووم بۆ نمونە ئەوان میوزیکەکانی موزیکانی بۆ نمونە وولفگانگ ئەمادیۆس مۆزارت تولی جوان بیتهۆڤن و جوان سبستیان باخ و ئەمانە وەکو ئاوازێکی با بڵێن موزیکی ڕەسەنی ئەو وڵاتە دائانێن کاتێک کە گوێیان لە بیتهۆڤن هەبێت یەکسەر ئارامە بنەوە لە هەندێک حاڵەتە یاخود ئاوازێکیان بیرەکەێت یاخود مێژووی بیتۆڤنیان بیرەکەوێتەوە ئێمەی ڕۆژهەڵاتی با بڵین بە تایبەتی کوردستان باشووری کوردستان ئاوازمان زۆرە گەرمیانی ئەڵێ ئاوازمان گەلێ زۆرە باشە لەگەڵ ئەوەشە مەقاممان زۆرە شێوە ئاوازمان زۆرە هەڵبەتە ئاوازەکانمان لە لاوانەوە و هەندێک جار لە دانیشتنی شەوان من توێژینەیەکم کرد لە ساڵی 2010 لەسەر موزیکی گەرمیانی لە نێو موزیکی هاوسەرخدا باشە ئەو خۆشت گەرمیانیت بۆیەوە سەبا بینەرانمان بزانن ئەوەن لەسەر مەسەلی گەرمیانی ئەوەستێت خۆشی گەرمیانی بووە پێشنیارەکەم ئەوە بوو ئەو وەجبەیی کە خۆمان تەخەڕوجمان کرد لە زانکۆ لەگەڵ برادەرانە باسی ئەومانە کرد بریا هەر کەسە و بەشێکی ئەم کوردستانە بگرێت توێژینەوەیکی لەسەر بکات بۆی بتوانین کتێبخانەکان پڕقین لە توێژینەوە بتوانین زۆرترین زانیاری دەستمان کرێت بەڵام بەداخەوە سێرەکەی زۆر جار دە کەس چەخ دەکاتەوە سەر یەک توێژینەوە یاخود بە چوار کەسەوە یەک توێژینەوەکەن ئەمە وای لێت کە بە چوار کەسەوە یەک توێژینەوەکەن لە بریەوەی کە چوار کەس چوار توێژینەوەی جیاواز بکات چوار بارچی تایبەتە من ئەسام لێرە کە ئەو توێژینەوەم دەرباری کە گەرمیان ناکرد بۆ کۆمەڵی ڕاستین بۆ دەرکەوت یەکێکە لەوانە کە بۆ نمونە مەقام ناوی مەقام نەبووە ناوی پارچە بووە
باشە پێیان وتووە پارچە کە یەکەم جار لە 1943 کابرایەک وەنای مەلاوەلی عەبدوڕەحیم لە ناوچەی کفریا خوێندوێتی ناوی پارچە ئەوان شەو دانیشتنیان هەبووە پێیانەوت خڕە ئەبەستن کە خڕیانە بەس شەوان دانیشتن قسەیانە کرد یاخود شتێکیان ئەچڕی شتێکیان ئەوت ئێمە نابێ بڵین گۆرانی وتن لەبەروی گۆرانی وشەی گۆرانی لە هۆزی گۆرانەوە هاتووە ئێمە ئەبێ بڵین ئاواز وتنیش نا چڕین ئاواز چڕین بڵێ ئاواز چڕین پارچە چڕین مەقام چڕین واتە شێوە ئاواز چڕین شێوە ئاواز وشە ئەکادیمیەکەیەتی پارچە کوردیە پەتیەکەیەتی جاوەگەر زمانی ستانداری کوردی دروست بێەوە و کەسانی کە پسپۆڕ و شارەزای باری زمانی یادانێ سوود لەم بەرنامەی وەربگرن سوود لەو وشانی تۆ وەربگرن هەڵبەتە ئەمە دوای توێژینەوەیکی و گەڕانێکی یەکجار زۆر ئەنجا گەیشتمە ئەم خاڵانە چەندین مامۆستا و چەندین کەسایەتی بۆ نمونە ئەوانی کە لەو ناوچانەیە ئەژین تەنانەت پشتیان بەستوتە سەر کللتوری ناوچەکە بە باو باپیرانەوە بۆیان ماوەتەوە ئەم قسەیان گواستووەتەوە ئەم چیرۆکیان هەندێک لاند و شەنجەڵان دەنگبێژ تەواوە دەنگبێژ ئۆکی زۆر ئاسایە دەنگبێژ ئەو کەسەیە کە بۆ منە هەموو جۆرە ئاوازێک ئەڵێت بەڵام تۆ کاتێکاڵی مەقام بێژێک یاخود شێوە ئاواز بێژێک ئەمە باسی مامۆستایەکەکەیت کە شارەزایی تەواوی لە مەقامە هەیە باشە هەموو دەنگبێژێک دەتوانێت مەقام بڵێتەوە بەڕای تۆ کاگوەلی هەڵبەتە نە من ئەتوانم ئەوە بڵێم چەندین دەنگبێژمان هەیە ئاماژەشان بەوە کردووە کە لە مەقامە باش نین جوانە ئەوەیە کە دانی پیادانێن بۆ زۆر شتێکی جوانە باشە بڵێ ئەمێ باسی ئەوە لەگەڵ کاگوەلیدا بکەم هەرێک لە ئێمە کە بێتاقەتە بین سترێسێکمانە بڵین گوێ لە میوزیکێکە گرین بۆ ئەوی کە ئارام بینەوە تۆ خۆت کە میوزیک ژێنێکی ئاوا بەتوانای لە کاتێکا کە خوانەخواستە بێتاقەتە بی سترێسێکە بێ قەلەقە بی هیچ میوزیکێک هەیە کە بۆ خۆتی بژێنیت و دڵ و دەرونی خۆتی وەرکاتەوە ئەڵەن چێشتێنەر ئەوەنە بۆنی چێشتەکەی خۆی بەسەرایە تامی چێشتەکە ناژوایە یان نا کە باسی واکەی کە مرۆڤ نییە لە تەمەنیا یاخود لە ماوەیەکی دیاری کراوە سترێس نەبێ یاخود قەلق نەبێت سترێسی هەر هەیە چ کار بێت چ بۆ منە بژێوی ژیان بێت چی کارکردنە بێ پەیوەندیەکان بێ لەگەڵ دەرەوەی کۆمەلگایە با بڵین بێگومان منیش وەکو هەر مرۆڤێک هەر موزیسیانێک کاتێک کە ناڕەحەتە بم کۆمەڵی موزیکی تایبەتی خۆم هەیە گوێی لێ ڕاگرم بۆیە تۆ مرۆڤ لە کاتی قەلەقی یاخود سترێسیە ناتوانێت گوێ لە هەموو گۆرانیەک بگرێت ناتوانانی گوێ لە گۆرانی شادی بگریت لەبەروی هەرچی بکەی ئەو قەلەقیەت لا نابات بۆیە پێویستیت بۆ منە بە شعرێکی کاریگەرە هۆنراوێکی کاریگەرە ئاوازێکی زۆر کاریگەر باشە سێرەکەی ئەچیتە سەر هەندێک لە گۆرانەکانی کاک عەدنان کەریم و هەندێکی سێرەکەی بێژەنی کامکار و هەندێک لە سەیعەلی کوردستانی ئیتر محەممەدی مامدێ و کۆمەڵە گۆرانی دیاری کراوە تۆ بە میوزیکەکانی خۆت دەرونی خۆت هێورەکەیت من زۆرجار ئەگەر بۆ نمونە بێتاقەت بم فلوتەژەنم بۆی بتوانم ئەوەی کە لە ناخمایە دەری بڕم کام پارچێ زۆرەژەنی بەڵێ کام پارچێ ڕاستەکەی مەقام لێم زۆرتر مەقام مەقامی لاوە بۆی جۆمان لێ جۆمان لێ بێ وابزانێ ئێستا بێتاقەتی لە خزمەتانە دەبا پارچێکمان گوێ لێ بێ تەنیا خۆتم جارە بەبێ کاکەژەنیێر بە جۆبیستی ئەو پارچێ بین کە کاگوەری لەو کاتانی کە بە تەنیا و بێتاقەتە ئەم پارچێ جا بۆ ماڵەوە ژیواداری نەمە ڕاز بێ و کاتانی کە ئەم پارچەی لێ ئاگداری بەعنی وەلیت بێتاقەتە ئەو مەقامی کە زۆرجار من ئەیژانم یاخود خۆمی تیا دۆزمەوە مەقامی لاوک مەقامێکی ڕەسەنی کوردیە بە ئامێری فلوت ناژەنرێت لەبەروی ئامێری فلوت ئامێرێکی ڕۆژ ئاواییە وەڵام من تەکنیکێکی تایبەتی خۆم هەیە وام کردووە بوو ئامێرە بژەنرێت
زۆر باشە بە هەردووە پرسیارشی لێ بکەم کاک ژەنیاریش بینی نەژورە بۆی پارچێکی کەش بڕین بەڵام پرسیاری مەقامەکەم زۆر لە ئەو کاتە ویستما پرسیارەکەکەم جۆرەکانی مەقام و شێوە ئاوازەکەی کە خۆت باسێکی زۆرن مەسەلەن لە گەرمیانە ئای و قەتار و وەڵاوەسی و لە ئەنی زۆرن با بڵێ مەقامی سەفەر ئەوانی جۆرەکانی کە من ڕەنگانێکیان نەزانم سێرەکەی هەندێک هونەرمەندێ مۆرکێکی تایبەتی بەخشیوە بە مەقامەکە بۆ نمونە سێرەکی شێوەی ژیانی سەلاح داوودا کاتێک کە مەقامی ئایڵێ هەستەکەی لە ناخی ژیانی خۆیەوە هەڵقوڵا مەسەلەن عەلی مەردان یان ناوچەیەکی تر حەسەن زیسا ئەگەر حەیران نازانم مەقام حەیران شێوازێک باشە ژیان کاریگەری ژیان شێوازی ژیان کاریگەری لەسەر چڕینی مەقامەکە هەیە ئەلبەتە بێگومان کاگاری مەسم چێت دوای ئەوەی کە سەکامە هەندێکیان لە ژیانە نەماون لێکۆڵینەوەلیەکی سێرەکی بۆ دەرەکەوێکە بەڕاستی ئەمە لە گەرونەی و تۆ لە دڵەوە و توێتی لە ڕۆحەوە و توێتی ئەزمموی ژیان هەندێک جار نەک هەندێک جار زۆر جار لای هونەرمەندەکانە سەختە بە تایبەتیوانەی کە لە دەوروبەری شارە ئەژین بە تایبەتیوانەی لە گوند و لادەکانە ئەژین تێرەگەی بەهرەیەکیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەیانوێت کار لەسەر بەهرەکەیان بکەن ژێوی ژیانیان لەسەر بەهرەکانیان نابێت بۆیە ئەوان یان لە ئاهەنگەکانە یان لە جەژنە و سێرەکەی کۆمەڵێ بۆنە هەیە ئەلەوە کاتەیە ئەتوانن ئیبراز باڵێن دەرخستێکی خۆیان بکەن ئەو بۆنانەش لەو شوێنانەیە کەمە لە بەروی خۆ دەزانین لە گوند و لادەکانە کار لەسەر جوتیاری و باڵین شێوازی کارکردن لە کشت و کاڵا ئەەکەن ئەمە کاریگەری ئەبێت نەبوونی هەندێک جارواکە کە زۆر بەناخەوە ئەو ئاوازانە بچڕێت مامۆستا عەلی مەردان لە یەکێ لەوتەکانێکە ئەڵێ بەسەرێکی کوتە و بە پاپەتیوە بەرەو بەغا چووم لەوێ کرێکاریە کاتم ئەم خۆرکاریە کات سەرەتا هیچ کێشەیەک نابێت ئەمە گەرمەوە بۆ ئەوەی ڕاستیەک هەیە کاگاری ئەبێ خەڵک بیزانێ بە ئاگابێ دەربارەی مامۆستا عەلی مەردان کاتێ بۆ ئەوێ کە خەریکی کرێکاری ئەبێت پاشان کابینن دەنگی وایە و ئەیبەن لە شوێنێکە ئەمە بە کورتی باسەکەم ئەمێ بێمە سەر حەدەسی بڵین ڕووداوەکە کە ئەزانن بەهرێکی ئاوایە و دەنگیشی ئاوایە ئەیبن بۆ ڕادیۆ و گۆرانی ئەڵێت و قەوانی بۆ تەزجیلەکەن و پاشان هەڵیە بەژێرن محەممەد گوبەنچی ئەبێت گەورە مەقامزانی بەغایی محەممەد گوبەنچی ئەبێ بە هاوڕی با بڵین محەممەد گوبەنچی عەلی مەردان ئەبێ بە هاوڕی محەممەد گوبەنچی کۆنگری مەقامبێژانی وڵاتانی عەرەبی ئەبێت لە قاهیرە باشە مەقامبێژەکان هەڵەبژێرن محەممەد گوبەنچی ئەڵێ من نایم هەتاکو ئوستادەکەم نێت عەلی مەردان لەبەرەوەی ئەبینێ بەهرێکی زۆر تایبەتیە کۆمەڵە مەقام خۆی دروستی کردوون خۆی ئەیڵێتەوە کە خۆی نووسیێتەوە هەرچۆنێ بێ عەلی مەردانش بن بۆ ئەو کۆنفرانسە با بڵین لە قاهیرە کاتێتە سەر ستەیج مەقامێکی کوردی جوان ئەڵێ بە زمانی کوردی کە نۆرەی ئەویەت محەممەد گوبەنچی ئەڵێ ئەبێ ئوستادەکە بڕوا ئەنجام نەڕۆن لەبەر چاوی هەموو ئەو بینەرانەیە ئەو مەقامبێژانەیە کەیەتەوە خوارەوە پێشوازی زۆر گەرمی لەکەن سەرۆکی کۆنفرانسەکە پێ ئەڵێ ئەتوانین بەجیا قسە بکەین ئەوش ئەڵێ بەڵێ کەس نەژوورێکی تایبەت قساکەن ئەڵێ تۆ ئەمەی کە خوێندت ئەزانین کە بە زمانی کوردیە و مەقامێکی کوردیە و کە خۆ نووسیوتە خۆت دۆزیتەوە ئەکرێ دەرچی لەسەر ستەیج بڵێ من کەسێکی عەرەبم لە وڵاتێکی عەرەبیەوە هاتووم بەڵام ئەمە بەشێکە لەو کولتورە عەرەبیە ئێمە ئەوکەین بە سەرۆکی کۆنفرانسەکە ساڵانە خۆ دیاری ئەەکەی کە کێ بەشداری بکات کێ بەشداری نەکات وڵاتی بکرێت لە وڵاتێن بەو شەرتی کە ئەوە بکەی ئەویش یە قسەیەکی زۆر جوانی هەیە عەلی مەردان ئەڵێ من عەلی مەردان خەڵکی کوردستانم بە زمانی کوردی لە دایک بووم بە زمانی کوردی ئەمرم ئەوە ئەوڵ و ئاخیر جاری ئەبێ ئەڵەن بەشداری بکات بە هیچ جۆرەی تر ناڵم بەشداری بکات لەسەر کورد بوون جوانە ئەمانە گرنگە ئەم جیلێکی ئەمنەوەی کێت بەڕاستی ئەمانە چیرۆک نین ئەمانە ڕووداوە گومان گرنگن گوێمان لە موزیکێکی تر بێ نازم برادران ئەگەر ئامادە بن پێمان خۆشە پارچێکی ترمان گوێ لێ بێ بەڵام یەکشی کەش با باسکەین کاگۆلی هەر بە کورتی شتێکمان پێ بڵێن ئەزانم ئێوە سەرقاڵی ئامادەکردنیان بوومێکن پێما بە ئەلبومەکەشتان تاوا بووە
ئەلبومەکەمان چاپی ماوە بەس چاپی ماوە کە بەروشکی هەموو تەواو بووە چاپی ماوە ئەلبومەکەیان بەس چاپی ماوە هەرە و دوانەزانن وانە بەڵێ هەمووی بەرهەمی کوردیشە هەمووشی بەرهەمی کوردەوە جەنامان لە زۆشتی لەسەر بەڵامەڕەوە ویسمان بینەرە مەمزانانی ئەلبومێکتان ئامادە یانوێ لە ئایندەیە لە کاتی و ساتی خۆیان بە ئەلبومەکەەوە زیاتر لەسەر بابەتەکە قسە بکەین وەزانم کۆمەڵێک کێشە و ئارکی سپۆنسەکردنی بابەتەکان ماوە ئەوەش بێگومان کۆمەڵێک بابەتی تیا لەسەر مەقام و وەڵاهی زانیاری زۆر تایبەتی تایبەتە زانیاری هەتاکو چاپ نەکرێت بڵاو نەکرێتەوە ناتوانم هیچ بڵام زۆر باشە جاگەر ئامادە بن ئێستا بەمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی تر بێ هاوکارانم داوای ئەوواکەنەڵێ گەر مەقامێک ئامادەکەم زۆر باشتر بەسەرچوەلی دەنگی خۆشە توانێت خۆش یێرگۆرانەکە بڵێ مەقامەکە بڵێ من گۆرانی بڵم مەقامەکە بڵێرەوە بەڵێ ئەی ژەنم کێشە نییە Thank you.